بینەرانی ئازیزی کەناڵی سلێمانی جوانترین سڵاوتان لێبێ مسیرات بابانیم خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی هەفتانی وەرزش هاتمەوە خزمەتتان. تەوەری ئەم هەفتەی بەرنامەکەم تایبەت کردووە بە بارودۆخی یانەی بەغوەریانی وەرشی بەختیاری کە لە چەند ڕۆژی ڕابردووە سەرکەوتنی بۆ قۆناغی کۆتایی خولیانە پلەدۆکانی کوردستان مسوەگەر کرد و لەوێشدا ڕوبەڕووی چەند یانێک دەبێتەوە شەڕی سەرکەوتن بۆ خولیانە پلەیەکەکانی وەرزی داهاتوو دەکەن. ئێمە بۆ گفتوگۆکردنێک دەربارەی یانی وەرشی بەختیاری و بارودۆخی یانەکە لە نێو ستۆدیۆ میوانداری زۆر بەڕێز سامان ئەحمەد ڕاهێنەری یانی وەرشی بەختیاریمان کردووە. مامۆستاگیان سڵاو لێبێ و بەخێربێ. سڵاو کاکسیدا، سپاس بۆ ئەم بەسەرکردنێ و دەستچاوتان خۆش بێ. مامۆستاگەر لەوە دەست پێ بکەم ئامادەکاریەکانی سەرەتای وەرزی یانەی بەختیاری چۆن دەستی پێ کرد، تۆ چۆن بوویتە ڕاهێنەری یانەکە؟ پێما بە یەکەم ئەزموونی ڕاهێنەرایەتیشتە چۆن بووی بە ڕاهێنەری یانەکە؟ ئەگەر سەرتا باسێکی ئامادەکاریەکان بکەی پێشان. باشە، سەرەتا دەستخۆشی بەرنامەکە لە یەکەم بە هیوای ئینشاڵڵا کاری باشتر لە داهاتوودا. بەنسبەت وەکو دەست بەکاربوونم لە یانی وەرشی بەختیاری بۆ ئەم ساڵ بە خولی پلەدۆکان، سەرەتا من لە ڕێگەی مامۆستا جەلیلەوە کە ئەتوانم بڵێم هەم ڕاهێنەری قۆناغی لاویم بۆ هەتا تەمەنێکی بڵێم کۆتاییەکانی تەمەنم کە لە وەرزشدا بووم لە تۆی بیا بووم، لە ڕێەوە تەلەفۆنی بۆ کردم وتی سامان حەزەکەم ئەم ساڵ وەکو ڕاهێنەر لەگەڵ یانی بەختیاریابی. ئیتر منیش لەبەرەوەی خۆم پێشتر یاریزان یانی بەختیاری بوومە، بەڵام ساڵانی پێشوو لەبەرەوەی یانی بەختیاری ناوێکی باشی هەبوو لە سنووری سلێمانی و کوردستان، کۆمەڵی یاریزانی بە ئەزمون و باشیان هەبوو. لەبەرەوە بێ دوودڵی لەگەڵ مامۆستا جەلیل قسەم کرد و هاتم بارودۆخی یانەکەمان بینی و یاریزانەکانمان بینی، چکە زۆر بە یاریزانەکانش لە سنووری چەمچەماڵەوە زۆربیان خۆم ئایان ناسم، لەبەر ئەوە دەستمان پێ کرد و سەرەتایەکی تۆزێک بە حکمی ئەوەی کە ئێمە یاریگامان نییە لێرەوە توانم بڵێم زۆر سپاس بۆیانی وەرزشی پێشمەرگە کە هاوکارمان بوو لە ڕووی دابینکردنی یاریگاوە. سەرەتایەکی قورس بوو، بەڵام لەخوا بەزای بە کۆتاییەکی باشمان بەدەستێنا. مامۆستا یەکەم ئەرکی ڕاهێنەرایەتی قورس نەبوو بڕاردان یاخود بیرکردنەوە لێ کە خۆی یەکەم ئەرکی ڕاهێنەرایەتی تە دوودڵ نەبووی؟ بەتەئکید هەموو شتێک سەرەتاکەی تۆزێک قورسە، بەڵام ئەگەر سەرەتاکەی لەگەڵ کەسانێکی باش و بە ئەزموو نابی چەندێک قورس بێ ئاسانێکا بۆت، بە حکمەوەی کە من لەگەڵ ئەو بەڕێزانی پێشوەک باسم کرد مامۆستا نەجات عەبدوڕەحمان کە پێشتر خۆی ڕاهێنەرم بۆ لە یانی وەرشی بەختیاری لەگەڵ مامۆستا جەلیل، هەم ڕاهێنەرم بووە، هەم تقریبەن لە کۆتاییەکانی تەمەنە یاریشم کردووە لەگەڵی ئەو یاریزانانی کە باسم کرد لە ئایانم ناسی، تا ڕادێک ئاسانکاری کرا بۆ من، سوپاس بۆخوا سەرکەوتوو بین. مامۆستا ئێوە ڕاهێنانەکانتان لە چی یاریگایەک ئەنجام دەدەن؟ وەکو خۆت باسێکەوە هیچ یاریگایتان نییە بۆ یاریکردنی لە یاریگای یانی وەرشی پێشمەرگەی سلێمانیە یاریەکانتان ئەنجامەدەن، بەڵام ڕاهێنانکردن لە کام یاریگە ئەنجامەدەن؟ خۆی یانی وەرشی بەختیاری یاریگایەکی تەواو نەکراوی هەیە لە سنووری لە گەڕێکی چوارچرایە لە سلێمانی، یاریگایەکی تا ڕادەیەک تقریبەن هەیکەلوشتیشی تەواو بۆ پێما بێ 150 تەواو بۆ، بەڵام بە حکمی خەیرانی دارایی ئەوانەی تر نازانم چۆنی بە تەواو نەکراوە و یاریگاکەی تەواو نەکراوە. لەبەر ئەوە لە ئێستا بە یاریگایە ئێمە تەمرینەکانمان لە یاریگای فەرماندەی سەر بە یانی وەرشی پێشمەرگە ئەنجام بدەین. زۆر سپاسیان دەکەین کە زۆر هاوکارمان بوون، چ لە پێدانی یاریگا چ لە پێدانی یاریزان، ینی بەڕاستی تەقسیران نەکردو. زۆر سپاس. ڕاهێنان نیشکردنیش و یاریکردنیش هەر لە یاریگای یانی وەرشی پێشمەرگە؟ یاریەکانمان لە یاریگای یەکەمە، تەمرینەکانیشمان بەزۆری لە یاریگای دووەمی یانی وەرشی پێشمەرگەیە. مامۆستا ئەم کۆمەڵە یاریزانەی خۆت باست کرد کەوا لە شاری چەمچەماڵەوە یان بۆ شاری سلێمانی و لەگەڵ یانی وەرشی بەختیاریە بەردەوام بن، ئەمانە هاتوچۆکردنیان قورس نابێت یاخود چۆن بڵێ هۆکاری گواستنەوە یانی بەختیاری بۆیان دابین کردووە یاخود لە شاری سلێمانی ئەمێننەوە یاخود هاتوچۆکەن چۆنیە؟ بێگومان تا ڕادەیە قورسە، چکە یانی وەرشی بەختیاری خۆشتان لەواچێ ئاگادار من نزیکەوە لە ڕووی داراییەوە ئیمکانێتێکی وای نییە، بارگرانێکی زۆرە لەسەر یانی وەرشی بەختیاریش. بێگومان هۆکاری گواستنیان بۆ دابین کراوە کە بە پاستێن لە چەمچەماڵەوە لەگەڵ سایق و ئەوانەیە
یاریزانەکان ڕۆژانە ئەگەر تەمیمان هەبێت لە چەند شماڵیان و ئەگەڕێنەوە دابینکردنی هۆکاری گواستنەوەوانە لەسەر یانیوەشی بەختیاریە. چەند یاریزانێک تیشمان هەیە ناو سلێمانی لەگەڵ دووسێ یاریزانی پیشەگەرە تێکەڵەیەکی باشمان دروست کردو سپاس بخوا تا ئێستا ئەنجاممان باش بووە. مامۆستا ئەم یاریزانە پیشەگەرە لەڕێ کێوە هات بۆیانەکە هیچ چۆن بڵێ خۆت اختیارت کرد یا خۆت کە تۆ بوویتە ڕاهێنەر یاریزانەکە گرێبەستی لەگەڵ ئەنجام درابوو؟ نا سەرەتا ئێمە مەرحلەیەکی زۆرمان تێپەڕان تا گەیشتنەوەی کە ئیتر قەراری کۆتایی بدەین پێویست تیپەکە تا چەند پێویستی بە یاریزانی پیشەکەر هەیە لە مەرکەزەکانە. نزیکەی مانگونیەک دوو مانگ ئێمە یاریزانمان تاقی کردەوە کۆمەڵ یاریزانمان تاقی کردەوە لەبەرەوە لە کۆتاییدا بڕیارماندا بەهێنانی ئەو یاریزانە پیشەگەرانە. ئەو یاریزانە پیشەگەرانش لە ڕێی علاقاتی شخصی و لە ڕێی پەیوەندی و ئەوانەوە هێناومانە لە خولەکانی لە خولی عێراقی یاریەکەن یاریزانی خولی عێراقین لە خولی پلەکانی عێراق لە ڕێی علاقاتی شخصی و ئەو جۆرەشتانەوە مامۆستا جەلیل و ستافی ڕاهێنەران اختیاریان کردو ئێمەش پەسەندمان کردو لەسەر ئەو یاریزانانە. ئەم یاریزانانە لە هیچ یانێکی پێشووتری خولیان لە خولەکانی کورسان یاریان نەکردو پێشووتر یاخود مەوەسم یانی بەختیاری یەکەم یانێک ئەمان یاری بۆکەن یاخود پێشتر لە یانەکانی تریاریان کردووە؟ دوو یاریزانیان هیچ پێشینێکیان نییە لە خولی کوردستان ئەمە یەکەم دەرکەوتنیان بوو لە خولی کوردستان بەڵام یاریزانێکیان یاریزانێکی خیبرەدارە تاڕادەیەک یانەکانی کوردستانی بینی و یاریزانێکی ناسراویشە لە خولی کوردستان. خۆمسا بۆ قۆناغی دووەم قۆناغی کۆتایی با بڵێن پلانتان چییە؟ ئامادەکاریەکانتان چۆن ئەکەن بۆ قۆناغی کۆتایی و ئامانجتان دڵنیام ئۆگوهریانێکی دیکە سەرکەوتنە بۆ خولیانە پلەکانی کوردستان بەڵام پلانتان چییە؟ چۆن ئەجانگن بۆ ئەم چۆن بڵێ ئامانجە؟ وڵاهی ئێمە لە سەرەتاوە کە من یەکەم ڕۆژ پەیوەندیم کرد بە یانیوەرسیتی بەختیاریەوە پرسیاریەوەم لێکردوتم ئامانجی سەرەکی یانە چێوتیان سەرکەوتنە بۆ خولی پلەکەکان بەڕاستی ئەوە جێی دڵخۆشکەر بوو تەقسیریشیان نەکردەوە ینی کەم و کورتیان نەبووە هەرچەندە لە ڕووی دارایی و ئیمکانەتێکی زۆر زۆر مەحدودیان هەیە بەڵام سوپاس بۆخوا بە هاوکاری دەستەی کاژێڕی و سەرۆکی یانە و یاریزانەکان و ستافی ڕاهێنەران توانیمانە دەستکەوتێکی باش تا ئێستا بەنجام گەێنی بەڵام لە هەمووی گرنگترین قۆناغی داهاتووی ئەم خولەیە کە ئێمە ئیتر شەشیانە ماونەتەوە لەو شەشیانێ دویانە ڕاستەوخۆ سەرەکەون بۆ خولی پلەکەکان ئیشاڵا ئێمە یەکێک بین لەو یانانە ئامانجیشمان بێگومان سەرکەوتنە بێگومان جارێک تازەین ینی چۆنڵی پێرە یاریەکان ئەنجام درراوە چاوەڕێی کۆبنەوەی یەکێتی تۆپی کوردستانەکەین بزانین چێ بڕیارێکە دەن سەبارەت بە یاریزان ئیزافە بکەین بتوانین یاریزانی تازە ئیزافە بکەین چونکە ئێمە لەم ئاخیرانەیە کۆمەڵ یاریزانی زۆر باشمان لە دەستدا بۆ هی پێکانەوە ئیشاڵا بتوانین کە لە قۆناغی کۆتایی خولەکەیە چەند یاریزانێکی تر بێنین ئەوە بکەین زۆر زۆر باشە بێ بۆ ئێمە. یەکی تۆپی کوردستان تا ئێستا کاتی قۆناغی کۆتایی دیاری کردووە کە کەی دەست پێەکە یاریەکانی شێوازەکانی چۆن دەبن پێشتر ئەوەی جاگەداری ئەمە هەن؟ وەڵاهی تا ئێستا بە فەرمی هیچ شتێکیان بڵاو نەکردەوە بەڵام دەنگۆی ئەوە هەیە کە پێ ئەچێ بچێتە دوای جەژنی قوربانی پیرۆزەوە ئەو کاتە بڕیایی لەسەر دەنج هەم شێوازی خولەکە بە چ شێوازێکە ڕاچکە دویانە لە سنووری پارێزگای سلێمانی سەرکەوتن دویانە لە سنووری پارێزگای دهۆک و دویانش لە سنووری پارێزگای سلێمانی کەواتە ئێستا شەشیانە ماونێتەوە چاوەڕێی کۆبنەوەیەکی تۆپی کوردستانەکەین بۆ بڕیاردان لەسەر شێوازی خولەکە هەم هێنانی یاریزانی تازە. باشە ئێوە لە ئیستەیە مەشقەکانتان ڕاگرتووە کە هێشە یاخود بۆ خۆتەڵی چاوەڕوانی بڕیاری یەکی تۆپی کوردستانەکەن بۆ دیاریکردنی شێوازی ئەنجامدانی خولەکە و شێوازی ئەنجامدانی قۆناغی کۆتایی یاخود هەر باسێکە خۆت باس کرد ڕاهێنانەکانتان ڕاگرتو ئێوە تا ڕاهێنانەکانمان ڕانەگرتووە وەکو ڕاگرتن بەڵام بە حکمەوەی کە ئەم سێ چواریاری ئەخیر زەختێکی زۆرمان لەسەر بوو هەم باسم کرد لە ڕووی پێکان یاریزان و لە ڕووی کارتەکانەوە زۆربوونی کەڵەکەبوونی کارتەکانمان لەسەر یاریزانەکان ئەم دوو ڕۆژەی ئیسراحەتمان پێدا و ئینشاڵا لە سبەی دو سبەی و دەسەکەینەوە بە ڕاهێنانەکانمان. کاریگەری مامۆستا جەلیل لەسەر تۆ بە حکمێکەوە خۆتت ئەو لە زوو ڕاهێنەری تۆ بووە لە تەمەنێکی لاوێتی و ڕاهێنەری تۆ بوو لە ئێستا ئەو سەرپەرشتیاری تیپەکەیە و
تا چەند ڕێنمایەکانی ئەو گرنگە بۆ یاخود ڕێنمایی تەکا لە کاتی یاریەکانە لە پێش یاریەکانە وەکو کە تۆ لە کارەکەتان نوێی یاخود چۆن بڵێم یەکەم ئەزمموی کاری ڕاهێنەرایەتیتە مامۆستا جەلیل کاریگەری چۆنە لەسەر تۆ؟ بێگومان مامۆستا جەلیل بە مامۆستای خۆمیدانم هەر من وەک باسم کرد لە سەرەتا لە قۆناغی لاویمەوە من لە بەردەستی ئەوە چۆنەڵی پێگەیشتوم و ناوبانگم دەرکردووە لە یانی وەشی چەمچەماڵ بە شانازیەوە بۆیە داواکەیم ڕەت نەکردەوە. ئەزانم لەبەرەوەی هەم لە ڕووی خیبرەوە هەم لە ڕووی کەسایەتی و هەم لە ڕووی ئەوەی کە یاریزانێکی زۆر زۆر باش بوو لە سنووری ئەتوانم بڵم کوردستان و عێراقیشە سوودی زۆری پێگەیان دوین ئەتوانم بڵم خۆی خاوەنی هەموو شتێکە ئیتر لە نادێکەیە من ناتوانم هیچ هەمانگێکی زۆر باشێ لە بینی من و مامۆستا جەلیلە چ لە ڕووی پێکاتەوە چ لە ڕووی یاریزانەوە کە ئامادە بێت لە کاتی ڕاهێنانەکانە هیچ سانسۆرێکی زەختێکمان لەسەر نییە لەبەر ئەوەی ئێمە چۆنەڵی زۆر دەمێکە بەیەکەوەین و ینی قوتابی و مامۆساین. ئەم کۆمەڵە یاریزانی کەەوە خۆت باسکرد لە شاری چەمچەماڵەوە دێن تا چەند کاریگەری هەبوو لە ئاسانکردنی ئەرکەکە بۆ تووە بە تایبەتی لەوانەیە خۆت کۆمەڵە یاریزانە زۆرینیان بناسی و خۆت و مامۆستا جەلیل دەستنیشانتان کردبن ئەم یاریزانانە بۆ ڕێزیانی بەختیاری تا چەند ئەمە کاریگەری لە ئاسانکردنی ئەرکەکەی توێ هەیە یانی جیاوازە لە تۆ بچیتە ئەرکێکەوە کە لەوانەیە یاریزانەکانت بەرکەوتنت پێشتر لەگەڵانە نەوە بێت نیان ناسی لە نزیکەوە جیاوازی هەیە لەگەڵ کۆمەڵە یاریزانێک کە پێشتر ناسی بێتت؟ بێگومان ئاسانکاری بۆ ئێمە کردووە بۆ ستافی ڕاهێنەران هەم بۆ منیش بە تایبەتی چکە یاریزانەکان من بۆ خۆم تا ئێستاش جەنابتیش لەوازێ بزانی من دانم ڕاوم لە وەرزشکردن لەگەڵ زۆربەی یاریزانەکانە یاری ئەەکەم لە تیپە ملیەکان یان لە ینی لە کاتی ڕاهێنانەکانیش زۆر جار بۆ خۆشی تەمرینەکەم لەگەڵانە ڕاهێنانەکەم لەگەڵانە ینی ئەتوانم بڵێم زۆر نزیکم لە یاریزانەکانەوە هەمووشیان بە حکمی دە سنووری جوغرافی خۆمان و نزیکن یان ناسم زۆربەی ئەو یاریزانانش کە لە خوری کوردستان و تەنانەت خوری عێراقیش یاریەکان زۆربیان ئەناسم و پەیوەندێکی باشم هەیە لەگەڵانە ئەمە ئاسانکاری بۆ من کردووە ینی زۆر زۆر سپاسیانەکەم هاوکاری باشمان بوون سەرڕای وەکتە سەرەتاوە باسم سەرڕای ئەو ئیمکانەتە دارێک کەمەی کە هەمانە بەڵام سپاس بخوا تا ئێستا سەرکەوتوو بین و بە پاڵپشتی هەموو لایەک ینی ئەمە چۆنەڵی چەپڵە بەیەک دەست لێ نادرێ چ یاریزان چ دەستی ڕاهێنەران چ دەستەی کاژێڕی سەرۆکی یانە لێرە دەستخۆشی لێگە مامۆستا ڕەفعەت کە پاڵپشتێکی تەواوی تیمەکەیە ینی کەسێکی زۆر زۆر ڕاضیە دەستخۆشی لێکەم و بە هیوای ئەوەی ئینشاءالله لە قۆناغی کۆتاییشە پاڵپشتی مام کات و بە هەموو شوەیەک لەگەڵمان بێت. مامۆستا یانەکە پارەی گرێبەستی یاریزانەکان یان خودموچەی یاریزانەکان هەموو مانگێلەکاتی خۆیان دەیان دواکەوتنوشتی تیا بێت؟ وەڵاهی ئەویان ئەتوانم بڵێم ینی بەختیاری زۆر زۆر لەو ڕۆ زۆر باشە ئەوە نەبێتە سارەکەم هەندێک لایەنەکان هەیە بەڵێن دوو مانگە موچەی وەرنەگرتووە یاریزانەکان هەرچەندە موچەکەش بۆ نمونە تا حدێک ینی توانایکی مەحدودیان هەیە بەڵام نەبووەتە هۆی ئەوەی کە موچەکانمان دوا بکەوێت تا ئێستا ئیشەڵات لە هەوڵی ئەوەی شاین قسەمان کردو لەگەڵ دەستەی کارژێڕیا کە پێش جژنی قوربان کێشتا سەری مانگتەوە نابێ موچە یاریزانەکان بدات یعنی لە ڕووی موچەوە هیچ کێشێکمان بۆ دروست نەبووە کە لە کاتی خۆیان دابینیان کردووە. ئیدارەی یانەکە هیچ بەڵێنێکی گەورە یاخود هیچ شتێکیان بە تۆ نەداوا کە بۆ نە بڵێن ئەگەر تیمەکەمان بگەینی دۆ خولی پلەکان سەرکە بۆ خولی پلەکان فلانە پاداش فلانەشت یاخود ئەم کارە گەورەی ئەکەین ئێمە پستی مەکەمان بگاتەوە پلەیەک سەرکەوە پلەیەک هیچ بەڵێن شتێکی گەوریان نەداوە؟ وەڵاهی بەڵێن ئەزای چۆنە کەسیدات بەڵێن هەموو کەس ئەتوانێت بەڵێن بدا بەڵام گرنگ بە سەبرنی بەڵێنەکەی ئەوە زۆر مهمە. قەنەعەتم وایە کەسانێکی ڕازگۆن ئەگەر بەڵێنش بدەن ئەی بەنە سەر ینی بڵێم ئەوە نییە بڵێم نەی بەنە سەر ئەخوانە خواستە حاڵێ بە حسابێ ئەگەر بێت و ئینشاڵڵا ئێمە سەرکەین بۆ خولی پلەکەکان دڵنیام پاداشتی یاریزانەکان چکە بەنسبەت ئێمەوە وەکو ستافی ڕاهێنەران ئێمە زۆر گرنگ نین لەبەرەوەی ئەرکە قورسەکە لەسەر یاریزانەکانە ماندووبوونەکە لەسەر یاریزانەکە ڕاستە مەسوولەتی ئێمە قورسترە وەکو ستافی ڕاهێنەران
بەڵام ئەرکە قورسەکە لەسەر یاریزانەکانە ئەگەر پاداشتی ئێمەش نەکەن هی یاریزانەکان بکەن بە دڵنیایەوە پێمان خۆشە. سەر لە کاتی ڕاهێناکردن یاخود پلاندان وشە قەت باریزانەکان بۆنە تۆ بە شێوازی یاریکردن تو ئەوانە لای تۆ چێژ گرنگە بۆنە باریزانەکان لە چێژ گرنگیان ئەنجام گرنگی سانێ ڕایەنەر هەیە ئەڵێ من یەک و هیچ بمە گۆڵێ بکەم میتر یاری لێدە بۆ نمونە تۆ بەکار با بە ئاسمانەوە بێ و کات بڕۆ هەندێک ڕایەنەری شێ ئەڵێ نا ئەو بینەرەی کەوا دێت بۆ سەیری یاریەکە یاخود کەسێک لە ڕێ سۆشیال میدیا و لە ڕێ پەیجێکی فەیسبووک بینەری ئێمە بێت مادام بینەری ئێمە مافی خۆی چێژ ببینە با یاریەکی بە چێژی پێشکەشکەین تۆ لەکان بەرەی وەڵاهی کاکسیدات مەسەلەی چێژ بەخشی بە یاری ئەکەوێتە سەر کوالیتی یاریزانی باش لەگەڵ ئەو ئیمکانەتەی کە لە بەردەستایە بۆ نمونە تۆ ناتوانانی سیارێکی ئەمە هەر نمونێشی دوورە لە وەرزشەوە بۆ نمە سیارێکی یەکتەنی کە بارەکە یەکتان بێ بتوانانی 5 تانی لێبەی ینی ئەمە تەحملی ناکە. کوالیتی یاریزان بەتایبەتی خولی پلەدۆکان خولێکی زۆر سەختە. من چەندین ساڵیش لەگەڵ یانی چمچەماڵ لە خولی پلەدۆکان یاریم کردو و سوپاس بەخواتانیمان ئەو یانێ بکەینەوە ئاست و شوێنی خۆی. بە قەنەعەتی من پلەدۆکان لە نایاب سەخترە چەند هۆکارێکەیە کە بۆی کە بگەمە ئەو قەنەعەتی کە واڵم لەبەرەوەی هەم لەوەی کە خولی پلەدۆکان لە ڕووی زەختی هاندەرانەوە چکە زۆربەی پلەدۆکانە کەونە قەزە و ناحەکانەوە زەختێکی زۆری هاندەر لەسەر یاریزانە زایدەنەوەی کە هەمووی هەوڵەدا سەرکەی بە تایبەتی سنووری پارێزگای سلێمانی من دەکات ئەو زەختە چۆمڵێک و دافعێکی معنەوی باشە بەڵام بۆ ئەو بۆ نمونە یاریێک ئێمە ئەچین بۆ نمونە لە پارێزگای هەڵەبجەیە لە شارە زوور یاریەکەین ئەبێتە زەختێکی چۆنەڵی دەرونی لەسەر یاریزانەکان ئەمە بەسم لەو ڕۆیە زایدەنەوەی کە لە خودی پلەدۆکانە کاکسیدات سنووری پارێزگای سلێمانی زۆر بەهێزن ینی چکە بە حکمی سنووری جوغرافی نزیکە لەیەکەوە یاریزانەکان هەموو یەکتری ئەناسن هەمووشی هەڵی سەرکەوتن ئەدا. ئێستا ئەگەر مقارنە بکەی بە سنووری ئەو لایەن پارێزگای هەولێریان دهۆک ئێمە حتەنان خاڵەکانیشمان لەیەکەوە زۆر نزیکین چۆنڵی بەهێزترین نمونە بۆ ئەمە یانەی کەفری تا تقریبان وابزانم 20 دقانی و سەعاتی یاری کۆتاییش هەر لە یەکەما بوو بەڵام کە هەڵەبجە گۆڵێکی کرد سەر نەکەوت ینی کەفری ینی لە سەرەتای خولەکە ینی کەفری لە یەکەما بوو بەڵام بە گۆڵێک سەر نەکەوت دوایی ینی لەبەر ئەوە خودی پلەدۆکان زۆر سەختە. مەسلەی چێژ ڕاستە من خۆم گرنگی بەوە ئادەم بەڵام مەجای چێژی تیان نییە زۆربەی یاریەکان چکە زەختێکی دەرونی زۆر لەسرە ینی یاریەکان کەمن ئەوە نییە بۆ منە تۆ لە خولی نایاب یاریکی بۆ منە 30 یاریە 26 یاریە 25 یاری ئەنجام بدەیت لێرە کۆمەڵەیەکە ئێمە 6 یاریمان ئەنجام داوە لەم گروپە ئەچینە قۆناغی کۆتایی احتیمال لە 5 یاری یا 4 یا 3 یاری تر ئەنجام بدەین لەبەرەوە زۆربەی کات لایەنی چێژ دوور ئەبێ لە یاریەکانەوە ئەکەوێتە سەر ئەنجامی باش و گۆڵێک بکە و یارەکە کۆتایی مامۆستا لە داهاتووە ئەگەریانەی چەمچەماڵ داوا لێ بکەن کە هیچ دابەزون بۆ خولی پلەیەکان داوا لێ بکەی بۆ نەوەبیتە ڕایەنەدان ئامادەی وەڵاهی یانی چەمچەماڵ من ئەتوانم بڵێم یانی چەمچەماڵ بەشێکی گەورەیە لە ژیانی من یانی ئێستاش ئەگەر بێی سەیری ماڵەکەم بکەی ینی زۆربەی شتەکانی هەموو یانی چەمچەماڵە من لە مناڵیمەوە لە قۆناغی چۆنەڵی ناوەندی و لە ینی چەمچەماڵ یاریەکەم بچووکترین یاریزان بووم لە ینی چەمچەماڵ ینی چەمچەماڵ بەشێکە لە ژیانی من ینی بەڵام نەبووە بەرامبەر من ئەویان بکردایە بەڕاستی دڵم لیان شکاوە بەڵام هەر کاتێک پێویستیان بە من بێت ئامادەم بە هەموو شێک هاوکاریان بکەم. پاشە پێت وایە کێشەکەی تۆ لەگەڵ یانی چەمچەماڵە ڕاهێنەر بوویان ئیدارە بوو؟ وەڵا بەتەشید ئیدارە بوو بەتەشید ئیدارە بوو. ڕاهێنەر هیچ کێشەیەکم نەبووە لەگەڵ ڕاهێنەرە لەبەرەوەی من ئەوانەی کە لەگەڵ منە یاریان کردووە ئەزانن من کەسێکی زۆر ئیلتیزاماتم زۆرە لە کاتی ڕاهێنانەکانە حەزم بە جدیاتە حەزم بە تایبەتی لە وەرزشە ئیتر شتی جدیات لای من لە پێش هەموو یاریزانەکان و ئامادە بووم لە دوای هەموو ژانەوە چوم بۆ ماڵەوە. بەڵامی تر ئێمەش بە هیواین
دڵی تۆ لەگەڵیانی چەمچەماڵە ئاشتەوە بێت و معنا هیچ کێشێکمان نییە لەگەڵیانی چمچماڵە هەموو برا و کەس و چۆنەڵی بگرە خزمیشین لەگەڵ ئیدەیانەکە ئیشاڵە بەشکم ساڵێکی تر سەرکەوێتەوە بۆ خودی لە پلەیەکە دەست پێکەم ساڵ ئەم وەرزیم ساڵ بێتەوە لە پلەیەکە دەست پێکە بەڕاستی قەرارەی چۆنەڵی ساتێکی ناخۆش بوو کاتی دابەزینەکەی لەبەرەوەی چەندین ساڵ بوو چەمچەماڵ خولی نایابی نەبینی بوو ئێمە لە ساڵانی 2005 بۆ 6 ئەو کاتێک کە من لە چەمچەماڵ مامۆستا جەلیل مدەریبمان بوو یعنی چەمچەماڵمان گیانەوە خولی یانە پلە نایابەکانی کوردستان بەڵام ئیتر لە دوای ئەوە چەمچەماڵ نایابی نەبینی و تا ساڵی 2020 گەڕایەوە خولی نایاب لەبەر ئەوە ئەنجامیشان باش بوو دو ساڵی یەکەم ئەنجامیان زۆر باش بوو بەڵام ئیتر ئەم ساڵ بەداخۆکە دابەزی کێشە دارایەکان و نیان هێشت چەمچەماڵە بمێنێتەوە لە نایابە یاخۆتەوە هۆکاری ترێک گێڕیتەوە وەڵاهی دارایی ڕاستە هۆکاری سەرەکیە بەڵام حتمما هۆکاری تریشی هەیە حتمما خۆمۆستا ئێمە ئەمڕۆ زۆر خۆشحاڵ بووین لەگەڵ تۆ بەرنامەیەکی خۆشمان کرد پێم خۆشە کرد دوا قسە شتێکت ما بێت لەسەر یانی بەختیاری بێت یاخود قسەیەک ماوە لە دڵتا کە سەبارەت دوێنەی چەمچەماڵ بیکەی یاخود لەسەر بەرنامەکە بێت دوا قسەت پێمە بڵێ سوپاس دەکەین من دووبارە دەستخۆشی لە جەنابتەکەم کاکسیداد بۆم بەسەرکردنەوەیە بۆ گرنگیدانتان بە وەرزش هیوادارم ئینشاڵڵا زیاتر کەناڵە چۆنەڵی ڕاگەاندنەکان گرنگی زیاتر بە وەرزش بدەن بواری وەرزش بدەم چکە بەڕاستی وەرزش بوارێکی زۆر جوانە زۆر گەورەیە کۆمەڵێک کەسانی خۆت ئاسایی باش و چاچی لە دەوریا کۆ کردوێتەوە هەڕاستە خەڵکی چۆنەڵی تریش هەن بەلایەنەکەی ترا ئیسفادە لە وەرزشکان بەڵام گرنگ خۆی ناوی وەرزشەکەیە لە سەریانی بەختیاریش ئینشاڵڵا ئەم قۆناغەمان ماوە پشت بەخوای گەورە سەرەکەین بۆ پلەیەکەکان ئیتر چاوەڕێی کۆبنەوەیەکی تۆپی کوردستان ئەگەین بزانین چی قەرارێکەدا ئەو کاتە ئێمەش خۆمان زیاتر ئامادەکەین بزانین ماوەکەمان زۆر ماوەکەم ماوە لەسەریانی چەمچەماڵیش هیچم بۆیان نییە و سەرکەوتو بن ئینشاڵڵا ساڵێکی تر بەشم سەرکەوێنەوە پلە نایابەکان دۆستان و ئازیزان و بینەرانی خۆشەویست من هیچم لەما گەیشتمە کۆتایی ئەڵقەیەم هەفتەی بەرنامەی هەفتانەی وەرزش لە کۆتایی بەرنامەکە سوپاسی ئامادەبوونی سامان ئەحمەد ڕاهێنەری یانی وەرشی بەختیاری دەکەم کامڕۆ لەگەڵمان بوو سوپاس بۆ ئێوەش کە تام ساتە بینەرمان بوون سوپاسی هاوکارانیشم لە پشتی کامێرە هەتا ئەڵقەیەکی دیکە و بەرنمەیەکی دیکەی هەفتانی وەرزش ڕێز و سڵاوی سیداد بابانی قبول فەرمون بەخوای گەورەتان دەسپێرم شاد و کامەران بن